سڵاوتان لێبێ مناڵە چاوگەشەکان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێ داپیرە میوانی ماڵەکانتانە بۆ گێڕانەوەی چیرۆکێکی نوێ هیوادارم جێگەی سوود بێ بۆ هەمولایەتان کۆمەڵێک میوانی جوانم هەیە کۆمەڵێک مناڵی چاوگەشت لێرە ئامادەن کە ئێستا بزانین کێن هاتون بۆ لای داپیرە بەخێر بێن باشە با سەرەتا لەم کاکە جوانەوە دەست پێ بکەم بزانم بەخێر بێنە و چییە؟ ئاگەی بکرەمایکەکە زۆر باشە کاکە ئارۆ تەمەنە چەنە؟ دە ساڵی؟ زۆر باشە دڵخۆشی کە لێرەی؟ ئەرۆڵە زۆر باشە پێ خۆشە چیرۆکێکە بۆ بگەڕمەوەیە؟ بەڵێ زۆر باشە دەست خۆش کاتە بزانین هاوڕەکانی کە شەناویان چییە؟ ئەدی گوڵە جوانەکەم؟ تۆ ناوت چییە؟ سیدرا ناوێکی زۆر خۆشە وەکو خۆشە جوانە وایە؟ پێیان وتی خۆشە ناوەکە و؟ تەمەنە چەنە سیدراییان؟ 10 ساڵی لە کاتە لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 ئافرم زۆر باشە زیرەکی لە قوتابخانە؟ بەڵێ ئەی زۆر باشە ئەی ئەمڕۆ چۆن دڵە خۆشە هاتووی بۆ ئێرە؟ بەڵێ زۆر ئافرم هەمیشە دڵخۆشبی بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ناوم فەرهادە فەرهادیان فەرهاد تەمەنی چەنە؟ 11 ساڵی فەرهاد کاتێک کە پشووی هاوین بوو تۆ خەریکی چی بووی؟ خەریکی سایەکانی ڕۆژانەم بۆی لە پۆلی 5 ئەی ئافرم واتە پێش ئەوەی بچیتە پۆلی 5 ئامادەکاری کرۆ بۆی شتەکان فێربی وایە؟ دەستخۆش زۆر باشە ئادی بزای ئەم گوڵە جوانە؟ تۆ ناوت چییە؟ ناوم لێوینە لەوین؟ بەڵێ لەوین گیان تەمەنە چەنە؟ 12 ساڵی واتە لە قۆناغی چەنی؟ دەرچم بۆ حوت دەرچی بۆ حەوت واتە ئەم ساڵ لە حەوتە خوێنی زۆر باشە لە پشووی هاوینە هیچ بەشداری خول و هیچ شتێکت کردووە؟ بەڵێ دەرسی قورئان ئافرم زۆر باشە دەست خۆش کەواتە ئەمڕۆ هەستێکی خۆشت هەیە هاتووی بە لای داپیرەوەیە زۆر باشە ئەدی بزای ئەم گوڵە جوانە؟ تۆ ناوچی گیانەکەم؟ سۆزان گیان تۆ تەمەنە چەنە؟ 11 ساڵی لە قۆناغەکانی خوێندنە چۆن بووی بەگشتی؟ باشم باشی؟ زۆر بە دڵخۆشی بە خوێندن وایە؟ بەڵێ بەرنامەتەکە لە دوا ڕۆژە ببی بە چ شتێک؟ دکتۆریدان زۆر باشە کەواتە هەمومان پێویستمان بەوە بێکە سەردانی پزیشکی دامکەین بەڵکو ڕۆژێک لە ڕۆژە من بێم بۆ لاو بزانم دانەکانم بۆ چاگەکەی زۆر باشە دی بزانم کوڕە جوانە ناوی چییە؟ پەنهان تەمەنە چەنە؟ 9 ساڵی دەی بەخێر بێ هاتووی بۆ لای داپیرە زۆرم پێخۆشە من ئەمڕۆ چیرۆکێکی خۆشتان بۆ گەڕمەوە کە هیوادارم سوودی لێ ببین جا بیە بە هاوڕێکی کە بزین ئەو ناوی چییە؟ مەنەسا ناوێکی زۆر خۆش و جوانە واتای چییە؟ نازانی تۆ تەمەنە چەنە؟ 12 ساڵی لە قۆناغی خوێندن لە چه ئاستێکەیان لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ 8 زۆر باشە کەواتە بە دڵنیاییشەوە بێ زۆر زیرەک بی وایە؟ زۆر باش ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە ئێستا لەگەڵ ئەم هاوڕێیانە و لێرە دانیشتون؟ دڵخۆشی؟ زۆر باشە من زۆر دڵخۆشم بە هاتنی ئێوە بێرە دەست هاوڕێکەی کە بزانین ئەو ناوی چییە؟ گوڵەکەم تۆ ناوت چییە؟ من ناوم سینەمە سینەم؟ بەڵێ سینەم گیان بەخێر بێی سەرچاو سینەم دڵخۆشی لای داپیرە؟ بەڵێ زۆر دڵخۆشم پێشووتر کەس چیرۆکی بۆی گێڕایتەوە؟ وەکو چۆن؟ واتە بڵین کاتێک شەوان کە ئەتەوێ بخەوی یان جاری وا هەیە خێزانەکان کۆ ئەبنەوە پێکەوە کەسێکەیە چیرۆک بگێڕێتەوە کەسە بۆ چیرۆکە بۆ بگێڕێتەوە؟ زۆر باشە کاتە دڵخۆشی بە چیرۆک وایە؟ زۆر باشە ئەدی بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ناوم ئەنەسە ئەنەس؟ ئەنەس گیان ئەنەس تەمەنە چەنە؟ 11 ساڵ لە قۆناغی چەنی لە خوێندن؟ دەرچووی بۆ 6 کاتێک کە دەرچووی چه هەستێکە هەبوو؟ هەستێکی زۆر خۆشم دڵخۆش بووی کە دەرچووی وایە؟ ئەی ئەمڕۆ کە پێیان وتی وەرە بۆ بەرنامەکەی داپیرە بۆ چیرۆک چیت وت؟ بەڵێ باش دێم پێ خۆش بوو؟ زۆر باشە کاتە ئەمڕۆ داپیرە چیرۆکێکی خۆشتان بۆ گێڕێتەوە لە ژێر ناونیشانی مشتومڕی نێوان سەوزەکان بزانی سەوزەکان چیمان پێڵێن باشە؟ مام کەمال خاوەنی دووکانی فرۆشتنی سەوزە و میوە بوو پیاوێکی زۆر قسە خۆش و مامەڵە شیرین بوو واتە هەر کاتێک کە کڕیارەکانە چوون بۆ لای هەمیشە ئارەزویان لێ بوو گوێبیستی قسەکانی بن چونکە هەمیشە قسەی خۆشی بۆ کردن هەموو کەسێک زۆری خۆشەویست
سەوزە و میوەکانی مام کەمال هەمیشە لە هەموو دوکانارەکانی تر جیاوازتر بوو چونکە زۆر جوان بوو. لەگەڵ ئەوەی کە نرخەکەشی هەرزانتر بوو چونکە ئەم پیاوێک بوو زۆر گوێی بەوە نەئایا کەشتەکانی بە گران بەفرۆشێ. ئەیوە گرنگەوەی من دڵی کڕیارەکانم ڕازیکەم. بە قازانجێکی کەم ئەیفرۆشتەوە بۆ ئەوەی کە هەمیشە ڕۆژانە سەوزەکانی تەواو بکە و بۆ ڕۆژی دواتر دووبارە میوە و سەوزەی نوێ بهێنێتەوە. ئەمە شوای کردبوو کە هەموو دانیشتوانی ئەو گەڕەکە بۆ کڕینی سەوزە و میوە ڕاستەوخۆ ئەچوون بۆ لای مام کەمال. ڕۆژێک پێیام لەگەڵ دایکی ئەڕوا بۆ دوکانی مام کەمال بۆ ئەوەی کە هەندێک سەوزە بکڕن بۆ ئەوەی زەڵاتەی پێ دروستکەن. دایکیشی بە پەیامی وت هاوکاریم بکە لە هەڵبژاردننی سەوزەکان بۆ ئەوەی کە زەڵاتەیەکی زۆر خۆش دروست بکەین. پەیامیش تەماتە و خەیار و گوێزەر و لیمۆ و کاهوو لەگەڵ پیاز هەڵی بژارد و کردیە ناو عەلاگەیەکەوە و چووە ڕیزەوە هەتا لای تەرازوەکە بیان کێشێ بۆ ئەوەی بزانێ نرخەکەی چەنە. دواتر بە مام کەمالی وت مام کەمال نرخەکەی چەنە با من پارەکەو بمێن. لەو کاتەیە بوو پەیام گوێی لە دەنگێک بوو. ئەیوو دوورکەوەرەوە لێم خات و پیاس. من حەز بۆ نەناخۆشەی تۆ ناکەم. لیمۆکە هاتە دەنگ و وتی خات و تەماتە ئەوە لێرە چی ڕوئایە؟ ئێوە هیچ کێشەیەکتان هەیە؟ تەماتە ژووتی من ڕقم لە بۆنی پیازە، پیاز هاتۆتە تەنیشتمە و بێزار مەکە، ئەمەوێ لێم دوورکەوێتەوە. تکاو لێ یەکەم پێی بڵێ دوورکەوێتەوە چونکە پیاز هیچ سوودێکی نییە جگە لە بۆنێکی ناخۆش. ئەو وەکو من بە سوود و بەتام نییە. هیچ سەڵاتە و خواردنێک بەبێ من دروست نابێ. چەندها ڤیتامین و سوودم هەیە کە بۆ جەستەی مرۆڤ بەکارێت و سوودێکی زۆری هەیە. پیازیش لەو لاوە زەردەخەنەیەکی کرد و هاتە گۆ واتەکەوتە قسەکردن. وتی بەڕێز خات و تەماتە من بە پێچەوانی تۆ زۆر بەسوودترم. لەبیرە نەچێ من لە هەموو ژەمە خۆراکەکانە لەگەڵ تۆیا بەشداریەکەم. من وەکو تۆ بۆ مرۆڤ بەسوودم. تەنانەت یارمەتی چاکبوونەوەی مرۆڤ ئەیەم لە کاتێکا کە تووشی هەڵامەت ئەبێ. من دژە شێرپەنجەم زۆر بەسوودم بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە. لەو لاوە لیمۆکەوتی بەڵێ من هەموو ئەو شتانە ئەزانم. لە ڕاستیە منیش وەکو تۆ سوودم هەیە خات و پیاز. بۆ چارەسەری سەرما بەکارمەهێنن. زۆرێک لە ڤیتامینەکانم لە خۆم گرتووە. لە دروستکردنی خواردن و هەروەها زەڵاتە و سرکەشە من بەکارەهێنن. هەروەها شەربەتێکی زۆر بەتامیشم لێ دروست دەکرێت. لەو لاوە کاهوو هاتە دەنگ وتی ئەوە چیتانە ئێوە ئەم هەموو مشت و مڕەتان هەیە؟ دەستی کرد بە پێکەنین وتی بەڵێ منیش ئەو ڕاستیانە هەمووی ئەزانم. بەڵام بەڕێز گوێزەر بۆچی بێدەنگە و هیچ شتێک ناڵێ؟ بۆچی قسە ناکە؟ لەو لاوە گێزەرەکە وتی من لە دوورەوە تەنیا سەیرتانەکەم بزانم چیەڵێن و چی ڕوئایە. من زۆر بەسوودم بۆ بینین. هێزی بینینی مرۆڤ زیاد دەکەم لەبەرەوەی هێزێکی زۆرم تێایە. هەروەها من زۆر بەهێزم بۆ دڵ و بۆ جەستە. مرۆڤ لە دروستکردنی مرەبا و سرکە و زۆرێک لە ژەمە خۆراکیەکانە بەکارمەهێنێ. کەواتە منیش وەکو ئێوە سوودێکی زۆرم هەیە. بەڵام من بینیم خات و تەماتە خات و پیازی زۆر دیگەران کرد. قسەی ناخۆشی زۆر بەرامبەر کرد. دواتر سەوزەکان هەر هەمویان بێدەنگ بوون. سەیرێکی خەیاریان کرد. وتیان باشە تۆ بۆچی هیچ قسەیەک ناکەیت و بێدەنگی؟ خۆ تۆش یەکێکی لەو ئەندامانەی کە لەگەڵ ئێمەیت و هاوبەشیەکی لەگەڵمان بۆ دروستکردنی زەڵاتە. ئیتر بۆچی قسە ناکەی؟ زۆریش بە سوودی بۆ پێستی مرۆڤ و ژەهری جەستەی مرۆڤ پاگەکەیتەوە. تکایە هاوکارمان بە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. هەمومان بە دادپەروەری تۆ قایلین.
دواتر بە ڕێزخەیار وتی ئێمە هەمومان پێکەوە هاوکارین بۆ ئەوەی کە سوود بە جەستەی مرۆڤ بگەێنین. هەر یەک لە ئێمە بە شێوەیەکی جیاواز بە تەندروستیکی باش سوودی باشمان هەیە بۆ مرۆڤەکان، سوودێکی باش بە جەستەیانەگەێنین، واتە هەر یەکێکمان بۆ شتێک باشین، هەر یەکێکمان ڤیتامینێک و مادەیەکی زۆر باشمان تایە. نابێ مشتومڕ لە نێوانمانە دروست بکەین، چونکە هەمومان پێکەوە ئەتوانین هاوکاری یەکتر بین، هەم بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتاممان لێ دەربچێ، هەم بۆ ئەوەی سوود بە هەموو لایەنەکانی جەستەی مرۆڤ بگەێنی. خات و تەماتەوتی بە بۆچوونی من ئەبێت تۆ داوای لێبوردن لا پیاس بکەی. واتە خەیارەکە بە خات و تەماتەی بوو. خات و تەماتە تۆ پێویستە داوای لێبوردنی لێ بکەی، چونکە پێشتر زۆر قسەی ناخۆشە بەرامبەر کردووە، پێوتۆ بۆنە ناخۆشە و پێویستە لێم دوورکەویتەوە. تەماتەش لە بەردەمی هەموو هاوڕێکانیە زۆر داوای لێبردنی لە خات و پیاس کرد، وتی ئیتر سەوزەکان هەمووان پێکەوە بەو پەڕی دڵخۆشیەوە دەستیان کرد بە پێکەنین، وتیان هەمومان پێکەوە پێویستە هاوکار بین لە دروستکردنی خواردنی باش و زەڵاتەیەکی جوان و سوودێکی زۆریش بەکێ بگەێنین بە مرۆڤەکان. لەو کاتەیە مام کەمال بانگی پەیامی کرد، وتی وەرە کچەکەم با سەوزەکانە بۆ بکێشم. پێم سەوزەکان یایە دەستی مام کەمال و دوای ئەوەی کە کێشای نرخەکەی یایە. دواتر لەگەڵ دایکی گەڕانەوە بۆ ماڵەوە و لە ڕێگا پێیام چیرۆکەکەی بە تەواوەتی بۆ دایکی گێڕایەوە. دایکی دەستی کرد بە پێکەنی وتی ڕاستەکەی کچەکەم، بەڵام خۆسەوزەکان قسە ناکەن، مشت و مڕی چی چۆن لە نێوانیانە شتیوا دروست بووە، زۆر پێکەنی. پێیام دەستی کرد بە پێکەنین، وتی دیارە من لەو کاتەیە خەوم لێکەوتووە هاتا کاتی کێشانی سەوزە و میوەکەم هاتووە. دواتر هەردووکیان بە پێکەنینەوە گەڕانەوە بۆ ماڵەوە و پێیام وتی ئەم شتە چی بوو هاو بە مێشکی منە، بێگومان خەوێکی قۆڵم بینیوە کاتێککە بینیومە سەوزەکان و هەمویان پێکەوە سەوزە و تەماتە و شتەکان قسەیان کردووە. کەواتە لێرەیە لە ڕاستی هەموو سەوزەکان تێگەیشتین کە هەمویان چین سوودیان بۆ مرۆڤ هەیە، هەمویان ئەتوانن سوودی تەواو بە ئێمە بگەێنن، خواردنی خۆشیشمان پێ بەخشن، هەروەها هەمومان نەتوانین بەهۆی ئەوەی کە جەستەیەکی تەندروستمان هەبێ بەهۆی ئەوەی کە سەوزە و میوەی باشە خۆین خزمەتی زیاتری هەم مرۆڤەکان بکەین هەم نیشتیمانەکەشمان بکەین. دوای ئەوەش کە ئێمە پێویستە بەردەوام گرنگی بەوە بین، بۆچی لەبەرەوەی لە کۆمەڵێک نەخۆشی بە دوورە بین، وایە؟ زۆر باشە. کەواتە چیرۆکی مشتومڕی سەوزەکان کۆتایی هات کە ئەمە چیرۆکێک ئێمە هەمومان نەزانین کە سەوزە و میوە هیچ قسە ناکەن، بەڵام کاتێک ئێمە بەهۆی دکتۆرە باشەکان و بەهۆی ئەو کەسانەی کە لێکۆڵینەوە لە بارەی هەموو سەوزە و میوەیەگەکەن و زانیاریمان پێێن کە چه سوودێکیان هەیە، کەواتە ئەتوانین ئەم چیرۆکە سوودی لێوەرگرین کە هەست بکەین کە ئەو سەوزە و میوانە هەر یەکێکیان ئەتوانن قسە بکەن و پێمان بگەێنن کە کۆمەڵێک سوودیان هەیە. جا من لێرەوە ئەمەوێ پرسیار لە ئێوە بکەم، بزانم چیرۆکەکەم تا چەند سوودی هەبوو بۆتان، بزانم چی لێوە فێر بوون و ئەشمەوێت هەر یەکێک لە ئێوە لەسەر سەوزە و میوە گرنگیەکان و سوودەکانی کە هەیەی بزانم چی ئەزانم، بۆ ئەوەی کە هەم بە هاوڕێکانتان کە بینەری ئێوەن هەم بە منیشی بڵێم بزانم تا چەندێک زانیاریتان هەیە لەو بارەوە. سەرەتا لە تۆ دەست پێکەم، مایکەکە و هەڵگرا. چیرۆکەکە گوێ لە بوو؟ زۆر باشە. هیچی لێوە فێر بووی؟ ئادی بزانم چی شتێکی لێوە فێر بووی. گوێزەر بۆ مایکەکە بەرە لای دەمەت. گوێزەر بۆ بینین چاکە. زۆر باشە. تەماتەش سوودی هەیە بۆ مرۆڤ. زۆر باشە، دەست خۆش. کەواتە هەمووی بەگشتی هەموو میوەکان سوودیان هەیە، بەڵام هەر یەکێکیان بە جۆرێک سوودەکەی خۆیگەنێ. ئادی بزانم هاوڕێکەی تەنیشتە؟ ئەی تۆ بزانم ڕۆژانە لەسەر سفرەی ناخواردنەکەتان زەڵاتە دروستەکەن؟ باشە. کەواتە تۆش بەردەوام زەڵاتە خۆی؟ چونکە زەڵاتە کۆمەڵێک شتی تێت، بۆ نمونە خەیارە، تەماتەیە، هەندێک جار سەوزەیە، ئاوی لیمۆی پێوە کرێکەواتە ئەمە هەر یەکێکیان سوودیان هەیە، وایە؟ هەر یەکە ڤیتامین دیەکەی خۆی هەیە، بەڵام زۆر حەز بە پیاز ناکەم.
حەز بە پیاز ناکەی زۆربەی مناڵەکان حەز بە پیاز ناکەن چونکە هەستەکەن تامی خۆش نییە و تامێکی تۆ زەکتونی هەیە بەڵام لە ڕاستیە پیاز سوودێکی زۆری هەیە ئەگەر بە کاڵیژ نەیخۆی ئەتوانی لەگە خواردنا تێکەڵی بکەی ئەو کاتە تام و بۆنەکەیشی ئەگۆڕێت و ئەبێ بە شتێکی خۆش بەڵام گرنگترین شە دەوەیە کە سوودمان پێگەێنێ ئەدی بزانین ئەم گوڵە جوانە تۆ ڕۆژانە زیاتر چ میوەیەک یا چ سەوزەیەک بەکارێنی بیخۆی زیاتر تەماتەیان خەیارە تەماتە یا خەیار زۆر باشە زۆربەی کاتیش خەڵک جگە لە زەڵاتە لەگەڵ لەفە و مەسەلەن لەگەڵ خواردنی تر و یاخۆت بەیانیان لەگەڵ نانوچای بەیانی تەماتە و خەیار قاژەکرێ لە بەروی سوودێکی باشی هێوایە زۆر باشە کەواتە بەردەوام سەوزە و میوەکانە بێ بەکار بهێنرێ ئەدی بزانی ئەم گوڵە جوانە ئەم کچە جوانەمان بزانم تۆ چی ئەڵەی لەبارەی سەوزە و میوە ئایا هەستەکەی کامیان زۆر بە سوودن ترێ بە سوودە سوودەکەی لە چیایە ترێ باشە بۆ دڵ ئافرەم کەواتە ترێ خواردنی باشە بۆ دڵ بەڵام بە تایبەتی ئێمە وامان بیستوە گەر ناوکەکەی لەگەڵا خۆی زۆر بە تامتریش ئەبێ و زۆریش سوودی زیاترە لە بەرەوەی تامتاڵەیەکی تایە ناهێڵێ ئەو شەکرە زۆر بڵاو بێتەوە بەجەستەیە چکە ترێ تۆزێک شیرینەوەیە زۆر باشە خۆی هەموو میوە و سەوزەیەک خواردنیان زۆر باشە بەڵام گرنگەوەی بزانی لە چ کاتێکە و چۆنیش بەکاریان ئەهێنی دەست خۆش ڕۆژانە زەڵاتە دروستەکەن لە ماڵی خۆتان زۆر باشە هیچ کاتێک بووە تووشی پەتایەک ببیان تووشی هەڵامەتێک ببی پیان و تبی بە لیمۆ چاک ئەبی بەکارە هێنابێ زۆر باشە دەست خۆشکاتە لیمۆ سوودێکی زۆری هەیە بۆ کاتی سەرما بە تایبەت کە تووشی هەڵامەتە بین ئەتی بزانین ئەم گوڵە بزانام چیت هەیە لەسەر چیرۆکەکە و بەگشتی چیت هەیە لەسەر سەوزە و میوە و چی ئەڵەی بە هاوڕێکانە کە میوە زۆر شتێکی باشە و زۆر بە سوودیشە و پێویستە هەموو مرۆڤ بیخوا بە گەورە و بە مناڵەوە و پیازیش بەتایبەتی زۆر خۆشە ئەوەش بۆ بۆنەکەی ئەتوانی وەکو تۆوتە لەگەڵ شتا تێکەڵێکی زۆر تامێکی بە خۆشی هەیە زۆر ڕاستە دەست خۆش و تەماتەش ئێمە هەموو ڕۆژانە ئەیکین لەگەڵ زەڵاتەیە زۆر تامێکی خۆش و بە سوودی هەیە و پڕ لە ڤیتامینەکان کە بە مرۆڤ زۆر بە سوودە ئەنجا زۆر خۆشە دەست خۆشکاتە بە هاوڕەکان تەڵیت و بەبینەرەکان ئەڵێ کە ئەمان هەموو ئێستا سەیری ئێواکەن پیانەڵی کە بەردەوام بن لە خواردنی سەوزە و میوە بە تایبەت ئەبێ جوان بشۆردرێتەوە پێش ئەوەی کە بەکاری بهێنی دوای ئەوەی کە بەکاریان هێنا بە دڵنیاییەوە سوودی لێبینن دەست خۆش ئەی کاکەی گیان تۆ بزانم چیمان پێڵی من زیاتر حەزم لە شووتە حەزێ لە شووتە بێگومان شووتیژە بێ سوودی خۆی هەبێ هەم تامی خۆشە بە تایبەت لە وەرزی هاوینە کە شووتی هەیە کە تۆزێک سار دەبێ و جەوەکە گەرمە بێ ئیتر تۆ حەزەکی شووتی بخۆی لە بەروی هەم شیرینە هەم فێنکە وایە بەڵام لە هەمان کاتیشە سوودی هەیە جگە لەوەش ناوکەکیشی ئەکرێ بە وەکو چەرەز بەکار ئەهێنرێ وەکو چۆن گوڵۆ بە ڕۆژە و دەنگە کوولەکە خۆی ئەویش ناوکەکەی بژێنرێت و ئەوە توێکڵەکەشی بەکار ئەهێنرێ لە زۆر شتا بە تایبەتی کەسێکە گیانی ئەیاتە خوڕ و شتێک پێوەی ئەیاتوانێت بە توێکڵی شووتیەکە بیا لە پێستەکەی تا تۆزێک خۆرۆکە نامێنێت دواتر ئەی شواتەوە دەست خۆشکەواتە پێویستە تۆش میوە و سەوزەکان بەکاربێنی ئەی ئەم گوڵە جوانە پیاز زۆر بەسووتە بۆ وەڵامەت پیاز زۆر خۆشە ئەنجا تەماتەش زۆر بەسووتە دامی تەماتە بخۆی زۆر باشە سەڵاتە بخۆ زۆر باشە هەموو میوەیەک بۆ زووتی هەیە زووتی زۆر هەیە وایە ئافرین زووترەوان کەواتە تۆ ڕۆژانە پیاز زۆرە خۆی دیارە ئەی ئافرین زۆر باشە کەواتە ها هاوڕێکەتان بیر لەوە ناکاتەوەکو تەماتەکە بڵێ پیازەکە لا چۆ تامە و تامو بوونە ناخۆشە ئەم بیر لە ناخۆشیەکەی ناکاتەوە بیر لە چیە کاتەوە سوودەگەیەنێ بەجەستەی دەستخۆش زۆر باشە بەردەوام پێویستە هەمومان وەک گەورە و بچووک و هەموو کەسێک جگە لەو مناڵانی کە تەنها شیرە خۆ ناتوانن بەس هەر کەسێک کە توانای خواردنیە بوو پێویستە هەموو جۆرە سەوزە و میوەکان بتوانێت بەکاری بێنێت و بۆی سوودی لێ ببینێ اینجا بزانین ئەم کاتە جوانە بزانین تۆ ڕۆژانە بە زۆری چی خۆی لە سەوزە و میوەکان بۆ نمونە خەیار ئەخۆی زۆر تەماتە ئەخۆی یان بۆ نمونە گێزەرە خۆی یان میوەکان حەزت لە چییە بە زۆری خەیارە خۆی زۆر باشە خەیار زۆر بەسوودە تۆ زانی سوودی خەیار چییە؟
سودی زۆری هەیە وانە باشە زیاتر بە زەڵاتەی خۆیان قاشیەکەی تو خوێ پێوە پێنجێت قاشیەکەم زۆر باشە دەست خۆشکەواتە تۆ بە جگە لە خەیار پێویستە هەموو سەوزۆمیەکانی کەش بەکار بهێنی لەبەرەوەی تەندروستبی بەڵام دوای ئەوەی کە بە جوانی ئەشۆرێتەوە لەلایەن دایکتانەوە لەلایەن و کەسانی کە ڕۆژانە خزمەتی ئێوە ئەکەن و خواردنتان بۆ ئامادەکەن ڕۆژانە پێویستە گرنگی بە سەوزۆمیەوە بدرێ بۆ ئەوەی کە سوودی لێ ببینن دەستان خۆش زۆر دڵخۆشم کە چیرۆکێکی باش بوو و باسی سەوزۆمیوەی کردووە کە بۆ تەندروستی مرۆڤەکان زۆر گرنگە چونکە لە هەموو کاتێکا و لە کاتی لەش ساغیش و لە کاتی نەخۆشیشە ئێمە هەر پێویستمان بە سەوزۆمیوە بێکەواتە سوپاس بۆ گوێگرتنتان لە چیرۆکەکەی داپیرە زۆریشم پێخۆشەکە بەباشی لە شتەکان تێگەیشتن و زانیاریتان هەیە لەسەر میوە و سەوزەکان کەواتە من چیرۆکەکەم کۆتایی هات مناڵە ئازیزەکان بۆ ئەمڕۆژ چیرۆکی داپیرە کۆتایی هات تا چیرۆکی نوێ و بەرنامەیەکی نوێ خواتان لەگەڵ.